گوتوبیجن د درباره استانداردکردنا زمان کردی ده تجاری سار نبویه. جبرکو کرد د دسپیکا پیواژویا آواکردنا ولات خودنه گوتوبیجا استانداردکردنا زمان کردی گشتر بویه. گلو جبو استانداردکردنا کردی ریا هری باش چیه؟ گلو پیوسته کرد زاراوه که بکن استاندارد جبو یک زمان یک الفبه وکه پرانیا ولاتین جهانه و دوی حالته ده کیجان زاراوه و کیجان الفبه یا هری گنجاوه. لی باشتره دو زاراوه استاندارد هبن، دو الفبه هبن وکه ولاتین جهانه یندن. ادبیاتی که یک زار دولمندو بیوینه. اسوشیت پروفسور امیر حسنپور کل باجار مهابادش دایک بویه و ماموسته زانینگه ها تورنتو کانادایه گلک نویسی نوید درباره استاندارد کرنا کردی دهنه. حسنپور هاتبو سویده و کنفرانسا نیونتوی ابناو کوچبری و کردین لدیاسپوره ده یک جمیوان سرکه بو و ده همان سردانه ده امیر حسنپور سمینرک لکتابخانه کردی لستوکولم دارخست. ده دسپیکا سمینر خوده حسنپور به کردی باسا دیروکا ادبیاتا کردی کر و ده ناو دو زاراوین کردی ین هری مزنده تا سال 1918 بشه هری مزن جویجه کردی بزاراوی کرمانجی هات نویسی. تا سال 1918 لهجه کرمانجی لهجه سرکی بو لسراسر کردستان ده. هول روزنامه به کرمانجی بو کردستان 1898 هول کتاب به کرمانجی بو الفبای کرمانجی 1909 خلیل خیالی موتکی بلای کرده هول فرهنگی وشه نوباری احمدی خانی به کرمانجی بو سده هفته هول رزمانی کردی ایتالیایی گنوسی گارزونی لسده هجده بو کرمانجی بو جسال 1918 ده روشک نو هاته پیش چه دواره دابشکرنا کردستان ده و چه جی دواره پیشکتنا زراوه کرمانجی ده. همان دمه تفگره پیشکتنا کرمانجی دناف کردین یکیدیا سوویت ده گاوین مزن ده آویتن چه دواره ویجه ده و چه جی ده چاپمنی و وشانا رادیو یا ایروانه ده. بلام هل سوویت لحظه کرمانجی که دکار هندراتا گشت خلقی سوویت به کرمانجی قسان دکر کتابی که زور بلا بو که دلم زور دیسان زور نسبی دو امریکتان دادمه روزنامه ریا تازه بلا بو که تا سال 1991 که لکردستان عراق هلیک حلقود کردستانی نو خبات ارگانی دو حزبکان روزانه بلا بیتو روزنامه ریا تازه تا او زمانی کنترین روزنامه کردی بو که هر هفته سه جار بلاو دبوه زورتر لچال لاپره دابو بلام جاری وابو زیاتر لچال لاپرهج بو لگشت روزنامه تری کردی زورتر دوامی بو دوره که گرینگی بو لکود کرنی زمانی لحظه کرمانجی بلام رادیو ایروانیش دوره که یکزار گرینگی جراوه شرکی زور گوره ساز بو لسر رادیو ایران نیف ساعت برنامه بو بکرمانجی دولت امریکا و انگلیس و فرانسه و ایران و ترکیه و عراق و تای آنه لسر او نیف ساعت برنامه به لحظه کرمانجی شران بو ده چارچوفه خباتا لسر زمین ده حسنپور دبیجه پسپورن کل سر زاراوه سورانی خبتین شاشتین مزن کرن پیواژویا پاکرنا زاراوه سورانی جگوتنین بیانی و بتایبت جه عربی و فارسی کارساتین مزن بسر سورانی ده آنین. من پیما زور خراب دن یعنی چه زمانی کردان باش تنگشتن و نگوی که باش تنگشتن وای تنگشتن که زمانه که کلول کرد. زوربی روشنبیری کرد پیان و که چه زمانی کردی چه خومالی و بیگانه. اوی که الفبای که خماله یا بگانه عربی یا کرده اوی که وشکان کردین یا بگانه هنان چشکان اواله کرد بلام اوی چشه نبود چشه او بود که زمان کردی دو کوتو لزمان اروپای کن استا پیوندی های لگه زمان اروپای کن زمان کردی کمالگی کرد لگل مدرنیته سرمایه‌داری تنانه لگل مدرنیته سوسیالیستی لچشه ده هر زمانی که زندو اگر وشه نخوازه لزمانی که دی دکته بلین زور زمانی که زندونه
زمانی زیندوو یعنی زمانێکی کە پەیوەندی لەگەڵ زمانەکانی دی هەیە و وشە دەخوازێ و وشە دەدا. لە کوردستانی عێراقی هاتن ئەو وشانەی کە لە عەرەبی وشەی خوازراوی عەرەبی فارسی و تورکیان وەلانە، بەڵام زۆرتر وشەی خوازراوی عەرەبیان وەلانە، چۆن عەرەبیان بە دوشمندا دەنا، چۆن دەوڵەتەکە دەوڵەتێکی عەرەبی بوو. فارسی کە پێیان بوو بە ڕەچەڵک لەگەڵ کوردیەکەن ئاریایین، کەمتر بەرەنگاری زمانی فارسی دەبوون. تورکیش تا ڕادەیەک بەرەنگاری دەبوون. و بەو سیاسەتە من پێم وایە ئەوە لە هەر شتێکی کە کردان خراپتر بوو. زمانی کوردان تەواو کۆڵەوار کرد. لێکۆڵینەوەیەک هەیە جەمال جەلال عەبدوڵڵا کردوویەتی تێزی دکتۆرایەتی. لەو لێکۆڵینەوەدا دەرکەوت لە ساڵی 1924 تا 39 وشەی خوازراو لە چاپەمەنی کوردستانی عێراقیدا 46 لە سەدا 46 بوو، 46.4 یعنی لە سەدا 46. لە ساڵی 1939 تا 1958 ئەو سەدی 46 بوو بە سەدی 9.5 ممیز 5. یعنی تەواو کەم بووە، یعنی زمانەکە زۆر پەتی کرا تا ساڵی 1958. لە 1958 تا 73 وشەی خوازراو بوو بە 4.4 لەسەددا، یعنی 4.4 لە سەدا 4.5 یعنی زمانەکەی زۆر یەکجار پەتی کرا. پێواژۆیا لاتینکردنا نویسێ li Başûrê Kurdistanê bi ser neket, lê zimanzanên Kurd çend tîp ji alfabeyê avêdin. لە ئەلفوبێدا جارێ باسی وێ بکەم، دەستان کرد بەوەی کە بیکەن بە لاتین، بەڵام لە حکوومەتی عەرەبی عێراقدا نەدەکرا. ئەوەڵە دەوڵەتی ئینگلیز بەرنامەی هەبوو بیکاتە لاتین، بەڵام زۆر زوو لەوەی لایەندا هەر ئەلفبێ عەرەبی ماوە، بەڵام ڕۆشنبیری کورد ئیمکانی وەی هەبوو تا ڕادەیە کە چاکسازی ئەلفوبێ عەرەبی بکە. ئەو پرۆسەیە کە لە سونەتی فقه اللغەدا پێیان دەکوت ئێعراب بە حروف ئەو کاریان کرد. ئەو هەرفانێک کە پێیان وا بوو عەرەبی بوو وەک ساد و زاد و ئەوانەیان لابر هەمویان کردەوە بە ئەو هەرفەی کە پێیان وا بوو کوردێ. لەو ساڵانی ڕابردوودا تەنانەت ریزی ئەلفوبێ کوردیش دەگۆڕن. ئێوە فکری لێ بکەنەوە لە سوێد بیانەوە ریزی ئەلفوبێ سوێدی بگۆڕن، هەرفێکی بێنە ئەولاتر ببێنە سەرێ خوارێ. کولەن نەزمی ئەو کۆمەڵگەی سوێد تێک دەچێت، چون گشتێک لەسەر ئەساسی ریزی ئەلفوبێیە. بەڵام لە کۆمەڵی کوردەواریدا گرنگ نین ئەوانە، کۆمەڵێکی دواکەوتەوە بە کەیفی خۆرەوەرە بیگۆڕێت. چەند کەس لە فەرهەنگەکاندا گۆڕیوانە، هیچیش نەقەوماوە. تەنانەت دەنگەکانیشان دەویست پەتی بکەن وە کردان. حرف دەنگی ح، دەنگی ئە، دەنگی ق، دەنگی غ، ئەوانە داهەنکول ئەوانە بێگانە و عەرەبین دەبێ وەلایان بنێ. بەڵام زمانی کوردی پڕە لەو دەنگانە، ئەدەبیاتی کلاسیک کوردی پڕە لەو دەنگانە. هەژاری شاعر لە بەربەرەکاریکردنی ئەو بۆچوونەی کوتبووی ئەوانەی کە داهەنکوت قێ دەنگەکە و هەرفەکەی عەرەبی و دەبێ فڕێی بدەی، کوتبووی قورقورۆچکەت بگرم وەک قشقەڵەوە قڕەقڕت خەم، شتێکی ئاهای کتووە. Di dema ku Kurdên Sovyet berê xwe didane dewlemendkirina naveroka gotinê, Kurdên Başûr xwe mijûlî forma gotinê kiribûn û gotinên nû dirist dikirin. Emîr Hesenpûr nimûneyan ji bal goran tîne. ئەوەش پێتان وا نەبێت تەنیا بیر و بۆچوونی منە. من تا هەفتەیەک لەوەی پێش نەمدەزانی کە دەمزانی گۆرانی شاعریش وا فکر دەکاتەوە، بەڵام بەڵگەیەکی وام نەبوو، هەر لە نووسینەکانیرا دەمزانی. هەفتەیەک لەوێ پێش بە هەڵکەوت لە کتێبخانەی ئەرزان بۆم ئەو کتێبەم دیتەوە، ئەوم نەدی بووە من لە پێشدا. ئەوە بەرهەمی پەخشانی گۆرانە. بزانین گۆران لە ساڵی 1960 لە ڕۆژنامەی ئازادی ژمارە 50 تشرینی 1960 چی نووسیوە؟ خۆپاراستن لە بەکارهێنانی وشەی بێگانە بەرەو ئەوەی بردوین کە هێزی دەربڕینمان یعنی تەعبیرمان لە چارچێوەیەکی تەسکا قەتیز بمێنێ. دوای کەمێک لە خوارتر
باسی کورمانجی لە سووریە و لە سۆڤێتستان دەکات کە دەڵێ سۆڤێت منزوری کرمانجی یەکەتی سۆڤێتە کە دەڵێ سووریە منزور کرمانجی سووریە تا ئەو ڕادەیە کە دەکات دەهێنرا لە نووسیندا دەڵێ بە تایبەتی سۆڤێتیەکان منزوری کرمانجی سۆڤێتە ڕێگایەکیان گرتووە بۆ گەشە و پێشخستنی زمان و وێژە بە تەواوی بە پێچەوانەی هی ئێمەیە ئەوانە بایەخی زۆریان بە پێشخستنی بیر و ناوەڕۆک داوە بە محتەوە لە باتی بایەخدان بە بژاری زمان لە وشەی بێگانە من سێ وشە دەڵێم کە لە فارسیدا هەیە و لەگەڵ ئەوەشدا لێک نزیکن بەڵام جیاوازن یەکیان قاعدەیە کە بە ئینگلیسی دەبێتە ڕول یەکیان مقررات بە ئینگلیسی دەبێتە ڕێگولیشن یەکیان قانون بە ئینگلیسی دەبێتە لۆ لە هەواڵێکم پرسی بە سوێدی چی دەبێت کوتی قاعدە دەبێتە ڕێگەڵ مقررات دەبێتە ڕێگلێرینگ قانون دەبێتە لۆک هەر ئەو لای ئینگلیسێ قاعدە مقررات قانون هەر سێکی دیارە عەرەبێ فارسی ئەوەی لە عەرەبی وەرگرتووە بابزانین فەرهەنگی گیرفانی ئینگلیسی کوردی جاف چی کردووە لەوەی هەر سێکی داناوە بە یاسا یاساش لە زمانی مەغولی وەرگیراوە فەرهەنگی جاف قبولی ناکا کە قانون وەک کوردی دابنێ یاسای دادانێ کە مەغولێ بۆچی یاسای مەغولی لە قانونی عەرەبی باشترە ساڵی 1920 تا 1985 یعنی لە ماوەی 65 ساڵدا 1920 تا 85 لە کوردستانی عێراق 918 کتێب بڵاو بۆتەوە کە زۆربیان سۆرانی بوون 918 تقریبا هەر لەو ساڵانەدا 1921 تا 1980 یعنی لە ماوەی 59 ساڵدا لە یەکەتی سۆڤێت زۆرتر لە هەرمەنستانە 377 کتێب بڵاو بۆتەوە ئەگەر ژمارەی کتێب هەر کتێب بۆ 1000 کەس یعنی ژمارەی کتێبەکان دابش بکەین بەسەر نفوسی جەمیەتی کوردەکان لە کوردستانی عێراقێ لەو ماوەیەدا کە باسم کرد 1920 تا 85 لە کوردستانی عێراق 2.1% لە سەدا کتێب چاپ بۆ لە سۆڤێتستان 6.4% یعنی 6 لە چۆ و 2 لە چۆ li gor Hesenpûr soranî û kurmancî di îmkan û navaroka xwe da yek ji yekê ne baştir e û ne jî lawaztir e. Min دەڵێم وانە سۆرانی و کرمانجی لە یەک ڕادەدان سۆرانی لە ئاسمان نیە نە سۆرانی نە کرمانجی نەیانتوانیەوە بەرەنگاری مۆدێرنیتە بن دنیای مۆدێرن هەروەها پێم وایە بە گەورەدانان و بە پێشکەوتودانانی سۆرانی و بە دواکەوتودانانی کرمانجی لەبارەی سیاسیەوە سیاسەتێکی شۆڤینیستیە منزور لە سیاسەتی شۆڤینیستی هەر ئەوەیە کە بە گەورەدانانی لەهجەی سۆرانی و بە دواکەوتودانانی کرمانجی Ew boçûna ku dibêje bila zaraveyek sereke be û zaraveyê din jê re bibe palpişt Emîr Hesenpûr weke boçûneke şaş dide nasîn. سۆرانی خوازان لە ساڵانی ڕابردوودا کوتویانە کورمانجی زۆربەی خەڵکی کوردستانی عێراق بە سۆرانی قسە دەکەن و ئەوە دەبێت ببێتە زمانی ڕسمی و زمانی ستاندارد و کرمانجیش ناڵێن نابێ قسەی پێ بکرێ دەڵێن کرمانجی بۆ ژیانی ڕۆژانەی ماڵ و بازار و مەزرا ئەوە باشە و هەروەها کرمانجی دەبێت وشەکانی کۆ بکرێتەوە بۆ یەکە کرمانجی سۆرانی پێدەوڵەمەند بکرێت لە ئێراندا لەهجەی کوردی و ویشی کوردی لەهجەی فارسی و هیچ ئیرادێکی نێبا لە قسەکردندا خەڵک دەکاری بێنن لەهجەی ماڵەیە ئەوە ناڕۆشنبیریکردنی زمانی کوردی بوو کە سیاسەتی دەوڵەتی شای دووەم بوو شای ئەوەڵ کاسان ڕێگای نەدەرا قسەشی پێ بکرێت یعنی زمانی کوردی زمانی زانست و کاری فکری نەبوو بەداخەوە ڕۆشنبیری ناسیۆنالیستی کورد تەواو ئەو کاریان کرد کە دەوڵەتی ئێران دەویست بیکات هەتا زمان
سیاسەتی زمانی دموکراتیزەتر بێ، ئیمکانی یەکگرتنی گەلان، ئیمکانی یەکگرتنی چینی کرێکار، ئیمکانی یەکگرتنی زەحمەتکێشان زیاتر دەبێت. هەتا زۆرتر بڵێ نەتەوە، یعنی یەک زمان، یەک وڵات، یەک لەهجە زۆرتر دووبەرەکی و سەدبەرێکی دروست دەبێت. ڕێگا دموکراتیزەکردنە. کاک ئەمیر باسەکەی بەوە دەست پێ کرد کوتی کە من دووشت لە یەکجیا کەمەوە، یەکیان سۆرانی ئاخێوە و یەکێکی سۆرانی خوازە. سۆرانی ئاخێ وتی مەبەست ئەو کەسانەیە وەکو خۆی و وەکو منیش کە بە زمانی سۆرانی قساکەن. سۆرانی خواز ئەوانن کە پیان وایە زمانی سۆرانی ئەرجەحیەتی هەیە بەسەر زمانی کرمانجیە و کرمانجیەکانیش کەسێک گوتوویەتی کە بچن بۆ ئەوە پێشکەون سۆرانی فێر بن. کاگەمیر باسێکی مێژووی زۆر چر و پڕی کرد لەسەر ئەوەی کە یەکەمین کتێبی کوردی کرمانجی بووە، ئەگەر کورمانجی و سۆرانی بە یەکەوە هەڵسەنگێنی، یەکەمین ڕۆژنامە کرمانجی بووە، یەکەم گۆرانیە کە بە قەوان بڵاو بووەتەوە کرمانجی بووە، یەکەم فەرهەنگی کوردی بڵاو بووەتەوە کرمانجی بووە و ئەم یەکەمەکانی هەموو ڕیزکرد هەتا ساڵەکانی 1920 بەتایبەت هەتا 1970 و نیشانیدا پێش ڕووخانی حکوومەتی ئیمپراتوری عوسمانی و پێش دابەشبوونی دووەمی کوردستان لە ڕاستیدا زمانی کورمانجی دەسەڵاتێکی باڵای بووە، بەڵام دوای ئەوە وەزعەکە وردە وردە تێک چووە و بەراوردێکیشی کرد لە بڵاوبوونەوەی کتێبە کە لە 1920ەوە هەتا 1985 کە کاتە 65 ساڵ لە کوردستانی عێراق، لە باشووری کوردستان نزیکەی 900 کتێب بڵاو بووەتەوە، بەڵام ژمارەیەکی کەم کورد کە لە سۆڤیەت بوون وەختی خۆی هەر لەو ماوەیەدا یا کەمتریش لە 1921 تا 1970 نزیکەی 300 و چەند کتێبیان بڵاو کردەوە. ووتی ئەگەر ئەم ئامارە ئاوا چاوی لێ بکەین بۆ هەر 1000 کوردێک دای بنێن چەند کتێب بڵاو بووەتەوە، لە کوردستانی عێراق بۆ 1000 کورد 2 کتێب بڵاو بووەتەوە، لە سۆڤیەت وەختی خۆی بۆ 1000 کورد 6 کتێب بڵاو بووەتەوە. جگە لەوە پێی وابوو کە مەسئلەی زمان مەسئلەی دیموکراسیە و ئەم مەسئلەی دیموکراسی ئەبێ لە بەرچاو بگیرێ و بە بۆچوونی من ڕخنەیەکی بوو لە باشووری کوردستان کە نابێ کارێکی وا بکەن. ئێستا کە دەسەڵاتێکی سیاسی لە کوردستانی عێراقەیە کارێکی وا بکەن کە زمانی سۆرانی زاڵ بکەن بەسەر کرمانجیەکانە وەوتی ئەمان با بەرەو شۆڤنیزمێک، ئەمە لە دیموکراسی دوورمانەکاتەوە. منداڵی بادینانیش مافی خۆیەتی کە بە زمانی بادینی بخوێنێ و ئەوە هەڵەیە ئەگەر بڵێ قیناکە بادینیەکان با لە ماڵ خۆیانەوە لە ناو خۆیانە بە بادینی قسە بکەن، بەڵام خوێندن و هەموو شتێکی ڕسمی بە سۆرانی بێ. جا هاتە سەر ئەوەی کەوتی ئەوانەی کە ئەڵێن سۆرانی زۆر لەسەرەوەی و کرمانجی زۆر لە خوارەوەیە، وتی ناوە ژوانیە و نیشانیدا کە هەردووکی پێش کەوتووە. بە بڕوای من سەرنجێکی زۆر زۆر لە جێگای خۆی بوو کاگەمیر، ئەویش ئەڵێ ئێمە کورد دەردی دیوە ڕەنجی دیوە لەوەی کە ئەڵێ یەک وڵات، یەک زمان، یەک لەهجە. ئەمە خراپە، ئێمە ئەبێ قوبوڵی بکەین لەهجەی جۆرا و جۆرمان هەیە، لەهجەی جیاوازمان هەیە و ئەبێ بە جوابی کێشەی زمان ئەڵێ دیموکراسیە. مادام ئێمە باوەڕمان بە دیموکراسی ببێ و لە کوردستانە دیموکراسی ببێ، هەموو لەهجەکان ئازادی ئەویان ببێ، ئازادی دەربڕینیان ببێ، بادینیش لە باشووری کوردستان و کرمانجیش لە بەشەکانی تر بتوانن بە ئازادی خۆیان دەرببڕن. ئەوە زۆر باشە بێ. بۆیە لەسەر فەرهەنگەکانیش وەک عەرزم کردین لەسەر فەرهەنگی ئازادی ئینگلیسی کوردی و فەرهەنگەکەی زانکۆی کوردستانیش هەر ڕخنەی ئەوە بوو کە بۆ چەندین وشە کە عەرەبین یا فارسین هەر تەنیا یەک وشەی کوردیان داناوە. کوتی ئەمەش خراپە و بۆ نمونە ئێمە لە مەسەلەی دادگاکانە تووشی کێشە ئەبین کە بۆ جرم و مجازات و نازانم چەندین شتی تری باس کردوتی بۆ هەمویان یەک وشەیان داناوە، ئەویش وشەی تاوانە کە ئەمە خراپە، ئەمە کۆمەک ناکە بە دەوڵەمەندکردنی زمانەکە.